سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەمووتان ژوویتان لەگەڵ لە ڤیدیۆیەکی نوێ ئەو ڕۆباسی زۆرینەی هەر زۆری سێتینگ و سیستەمی پلەیستەیشن 5 دەکەین مێنوەکەی چۆن گۆڕدرایە سیستەم سۆفتوێر چەند گۆڕدرایە باسی هەندێک لە نهێنیەکان دەکەن کە لە ناو سیستەمەکە لەوانەیە ئەگەری بێت و یەکەم جار بیکڕی لەوانەیە نەیزانی بۆ کەسانی کە تواناشانە بیکڕن هیوادارم و نەخشە لە هەر هەمووتان بیتن تاوەکو پلەیستەیشن 5 چینە بکڕن زۆر سوپاسی ڤیدیۆ ڕابرد دەکەن کە پشتێکی زۆرتان کرد و هەندێک کەسی قسەیان کرد بەس لە ئێکسبۆکس نەکڕیان توانە دارە یەکەم جارێت تەنیا ئەوێ پلەیستەیشن 5 بکڕم ئینشاڵڵا داهاتوو ئێکسبۆکس شکڕم بەڵام من پیسیم هەیە گەیم پاسم هەیە لەوانێ زۆر ئیشم بە ئێکسبۆکسی نەبی بەڵام بێگومان بن کە داهاتوو ئینشاءڵڵا توانام هەبی ئەویش دەکڕم بەڵام پلەیستەیشن 5 بەلامەوە زۆر گرینگە کە کۆنسۆڵی نوێیە وەروە ئەم پلەیستەیشنەکانم هەبووە پێیز و پلەیستەیشن 5 بکڕین ئۆکەی ئەوە مێنووی سەرەکیمانە وەکو دەڵێ دوگمەی هۆم دەبیدا بگرین کتێبین دەستکەکەمان جارێ پێ نییە بەڵام لەگەت داگرتنی دوگمەی هۆم دەستکە کەشمان پێ دەبی وە دەتوانی بێتە ناوی لێرە دەتوانی یوزەرێکی نوێ داخل بکەیت داخلکردنی یوزەری نوێش عینەک وەکو پلەیستەیشن 4 شتێکی وا گۆڕانکاری بەسەردا نەهاتیە میوزیکێکی زۆر خۆشە باگراوندی پێتەوان دەتوانێت گێت ستارتت یوزەرێکی نوێ دروست بکە وەکو پلەیستەیشن 4 یاخود ساین پڵی تەنیا بە شێوەیەکی کاتی یاخود دەستکەی نوێ تێدەخی مەسەڵ ئەو دەستکە دەبتە یوزەری دووەم لە بۆ one time گێستە یاریی دوو کەسی بکەیت ئۆکەی ئەوە ئەو پرۆفایلێکی خۆمە کە ڕسمی عەپسی تێدایە ئەوە شێوەی پلەیستەیشن 5 هاوڕێن سەرەتا تەمشە چیمان هەیە لەولایە یاریەکانمان هەیە وەکو دەبینین ئەوە مارڤڵ سپایدەرمان کە داوەڵ و کردیان هەر یاریەکیش کە دێ سەری یەکسەر میوزیکی ئەو یاری پڵی دەبی بەشی زۆر زۆستانزاتشە بە لە خوارەوەش پڵیمان هەیە بێگومان لێرەش هەندێک کارتمان هێستا هەمووتانە بە باز دەکەم چیسی نییە پلەیستەیشن پلاس ئەوە یاری باتڵ فیلد بوونە ئەگە دەبینین نیشانەی ئەوە چی لەسرە تەنیش باتڵ فیلد PS4ەکەی نیشانەی هاردێکی لەسرە چونکە ئەو یاریم کۆپی ناو سیک درایڤی پلەیستەیشن 5ەکەم نەکردیە بەڵکو تەنیا لەسەر ئەوەیە هارد درایڤەکەی ئەکستۆرنال درایڤاتە لەسەری درایڤێکی USB-ە هاردێکی ئاساییە ئەوەش هەم بە هەمان شێوە یاری ئێریکا وەروە گۆست ئۆف سوشیما کە ئەوم کۆپی کردە ناو پلەیستەیشن 5ەکەم بۆی لێرە پیشانی دەدام فاکتوری ئێستاوانەتە هەم بۆ باز دەکەم لەسەرەوەش جیاوازە سێتینگمان هەیە ئەوە بەگشتی UIەکەی وەکو پێشتر نییە فیلمێکی هەبیتن کاتێک کە دەچێت سیارێکی یەکسەر وێنەکە تەواوی UIەکە دادەپۆشیتن و UIەکە دەتوانم پێتان بڵێم کە بە کوالەتی 4K بەردەستە کاتێک کە ڕیکۆرد دەکرد چەندە ڤیدیۆی من تەنیا 1080ە 1080 فرێمە لە بەرەوەی توانام نییە توانام هەیە 4K دەست بکەم بەڵام ئەو شێوازە وەکو ستریمە تەنیا کاپچەر کاردەکەم دەتوانی 1080 فرێمە بۆ بۆمار بکە ئۆکەی سەرەتا با لە دەستە چەپەوە دەسەکەین لە پلەیستەیشن ستۆر ئەو جارە گۆڕانکاریەکە زۆر لە پلەیستەیشن ستۆر پێشتر کاتێک کە پلەیستەیشن ستۆرت دەکردەوە بازارگەی پلەیستەیشن 4 دەکردەوە دیبردێ ناو پیجێکی جیاواز وەکووە وا بکە ئینتەرنێتێک لۆ دەبی بەڵام ئێستا بە سوپاسەوە کە لە مێژ داوا لە سۆنی دەکەن شتێ بکە ئەو شتەی نەهێشتە ئێستا ڕاستەوخۆ لۆت دەبی بەبێ ئەوەی کەەوە پیجەکان لۆت براوزەر نییە سەر لە ناو سیستەمەکە دانرایە PlayStation Store بەخۆی سۆنی هەندێک ڕکلامی لەسەرەوە دانایە بۆ نمونە Welcome to Next Generation کە ئەوە لەوانەیە چەند یاریێکمامدا هەرچە من هەمووی بەڵام پێکەوەتان پیشا بکەین ئەوە یاریەکانی PlayStation 5 بە کوالتی PlayStation 5 ئەو دیارییان داناوە جارێ و یاری Demon Souls بۆ Fortnite بە کوالتی PlayStation 5 PlayStation Plus Collection کە ئەستدەینەوە سەری یاری Godfall و NBA کە لەمانەوە مهم نییە واتس هات بێگومان ئەوەی دەزانکەوە ئەو شتانی کە خەڵکی زۆر داڵۆنی دەکەێتە بێگومان ئەساس Creed Valhalla بەکس ناکە کە لەسەر PlayStation 5 لە ڕێگەی PlayStation Plus ئەو مانگەی بە خۆڕاییە و ڤێژنی سپیشل ئیدیشنی یاری Devil May Cry 5 بڵاوکرێتەوە لەگە PlayStation Plus Collection Watch Dogs Legion و The Pathless کەوانە هەموو یاری نوێنە لە بۆ PlayStation 5 هەرچەند PlayStation 4 بەرزتە بەڵام بەکس ناک تەنیا لەسەر PlayStation 5 بەرزتە ئۆکەی کاتێک یاریەکەکەیەوە بزانی شێوە یاریەکەی چۆنە ئەوە سەفحەی یاریەکەیە View Product نرخەکەی داناوە $60 لە دەستە ڕاستی منیش کە نووسرای Ubisoft Entertainment لەلایەن Ubisoft دروستکرا Friends Who Play یەک برادری ئەوەی خۆم کە ئەو بەشە ئەو یاری کردیە 12 بڵاو کرایتەوە وە قەبارەکەشی چ
گیگابایتە لەسەرەوەی ئێستا وش لیستمان هەیە وش لیستیە لە پلەیستێشن 4 شتێکی بابەتە هەو بەڵام ئێستا کاتێککە وش لیست دادەگرین دەڵێ چی دەڵێ هەر کاتێک ئەپدێتێکی نوێی لە بۆ بێ ئەو یاریە یاخۆ سیزن پاس لە بە بڵاو بگرێتەوە بە نۆتیفیکیشن پلەیستێشن خۆی پێت دەڵێ بۆیە زۆرگرین کە لە سێتینگی دێنەوە سەری چۆن ئەو شتە سێتەپ دەکەیت دەتوانین لاشی بی دەتوانین دای بنێ و فۆڵۆی هەیە کاتێککە هەر نیوسەچین لەسەر یاری بڵاو کرایەوە پێت دەڵێ یاخود کاتێککە ئەوە ڤێژنی گۆڵدەکەی بکەینەوە و ئەڵتیمێتیش بکەینەوە ئەوە ترێلەری یاریەکەیە ئێستا ڕاستەخۆ پلەی نابێت دەبێت لە دوگمەی دابگری اینجا پلەی دەکاتن ئەو دەگرێتەوە سەر هێڵی ئینتەرنێتەکە دوات کواڵیتێک لە بۆ پلەی دەکەم زۆر خێرایە زۆر یاری ناتوان پێتان بڵێم کەەوە چەندە خێرای ئەوەش هەندێک خەبەری نوێیە لەسەر یاریەکەی بۆ نمونە ئەوە سێ ڤێژنی یاریەکەیە کە نرخیان دیارە ئادزۆن ئەوەش هەندێک مایکرۆ ترانزاکشنە کە ڕکلامی لە بۆ ناکەیت کوشتێکی فقط میکە ئۆکێ بینە سەر پلەیستەیشن پلس دوای بەسەر پلەیستێشن پلسی با ئێستا باندێک باسی کەمینگ سون بکەین کەمینگ سون just announced Horizon Forbidden West ئۆکێ ئەوە یاری نوێیەکەی مثلەن پلەیستەیشنە ئەمە وشلیستی دەکەم و بە هەر خەبەرێکی نوێ بێتن ئاگداری و فۆلۆشی دەکەم هەر خەبەرێکی نوێ بێ ئاگدار دەبم و لە کاتی بەردەستبوونیشی پێم دەڵێکەوە توانی پری ئۆردەری بکەیت یاریەکە ناتوانانی پری ئۆردەر بکەیت جارێ چکەشتا وادەی دەرچوونی بڵاو نەکاتە بەڵام سۆنی دەڵێ لە نیوەی دووەمی 2021 دەبێت ڕاچتان کڵان my favorite game ئەوەش ویشلیست دەکەین و ئەوەش فۆلۆ دەکەین و ئەوەش هەر بابەتێکی نوێ لەسەر بێتن سۆنی یەکسەر بەخۆی ئاگدارم دەکاتەوە هەموو یاری نوێەکانە ڕیزنیڤڵ بە هەمان شێوە وشڵستی دەکەم و فۆلۆشی دەکەم و هەر خەبەرێکی نوێ بێ سۆنی ئاگدارم کاتەوە ئۆستۆکیۆ وایار ئەوان هەموو یاری تایبەتی پلەیستێشن 5 پرۆجێکت ئەثینا کە سکوێرینێکس دروستکردێ یاریشی ناوازە دیارە هاکۆرتس لەگەسی کە یاریشی هاری پۆتەرە پرۆگماتە ئەوە نازانم چی هود ڕۆبن هودەکەیەوە وایە هیتمان فریم و لەگەڵ چەند یاریشی دیکە Explore your games ئەو expand your games سەنەدرێ ئەوە ڤێژنێکی باشتری ئەو یاری خۆت کە هەیت لێرە بەردەستە لێرە دەتوانین هاوڕێیان یاریەکانی پلەی ببینین پلەیستێشن 5 و لەگە پلەیستێشن 4 لێرەش دەتوانێت هێشتا یاریەکانی پلەیستێشن 4 بکڕێت بێگومان چکە زۆربەی زۆری 90% هەموو یاریەکانی پلەیستێشن 4 لەسەر پلەیستێشن 5 کار دەکە بۆ منە دەتوانین مادەن فێڵ یاخود بەستە مەسەر بۆ منە من یاری Call of Duty Modern Warfare هەیە ناتوانم بیکڕم چکە دەبێت شای ئینستۆڵ واتە یاریەکەت کڕیوە Little Hope بە $30 Ghost of Tsushima in Library واتە ئێستا حالیان لەناو لایبرەری خۆت بەدەستە Red Redemption $26 من بە دیسک هەمە GTA 5 ئینستۆڵە Cyberpunk Spider-Man Spider-Man هەیە بە شێوەی بەزانزم دوو لەدەین ڕیماستەرەکەم هەیە وایە ئەو ڤێژنی PS4ە یاریەکانی پلەیستێشن 5 یەکە ببینین ژمارەیان زۆر نییە چکە بەڵام هەندێک یاری نرخیان گران کرایە بۆ منە Call of Duty Black Ops Cold War نرخی بەخۆی بە $50 کەسی لێرە نووسراوە $60 لێرە نووسرای $70 کە ئاکتیڤیژنە پارێت هەیە دیمن سۆڵز بە هەمان شێوە نرخی $70 کە یاریەکە تایبەتە لەسەر پلەیستێشن 5 و گاتفۆڵیش نرخی $70 کە تایبەت لەسەر پلەیستێشن 5 مەسەڵەن سپایدەرمان نوێیەکەم کڕی بە $70 بەڵام دوو یاری پێدام ئەم سپایدەرمان یەکی لە بۆ ڕیماستەر کردمەوە سپایدەرمانی کۆن و هەم ئەو یاریەشی بە کواڵیتی بەرز پێدام خۆشەویستانم فری تو پلی ئەو یاریە بەخۆڕاییەکانە بۆ منە یاری فۆرتنایتمان هەیە وارزۆنمان هەیە ئایپێکسمان هەیە گەنشین ئیمپاکت و وارفریم و ڕۆکێلیجیش بە بەلاشە بێگومان زۆبەتەن ئێستا ئاگدارن هەرچەندە حەزم لێ ڕۆژان یاریەکی وەکو ڕینبۆش بتە بەلاش بەڵام بەداخەوە پلەیستێشن پلسمان هەیە دەتوانین لێکوانە هەم پلەیستێشن پلسی ببینی و دیسکاونت و تەرتیبات شتەکان ئەگە بێت و مەمبەرێکی ئەکتیڤی مانگانەبی ئەوە لیتستەکە بوو لەناو پلەیستێشن ستۆری وایە لەسەرەوە کۆلێکشنمان هەیە بەخۆی هەر داشکانێکی گەورە بکرێ لێرە پێت دەڵێ بۆ نمونە دەڵێ ئەوانەت هەیە و پلەیستێشن پلس کۆلێکشنە لەبەرێت و یاری ئەریکات کردی عینێک نەفسی بازمە ڕازمە سبسکریپشن دەتوانی بە ئاریەک لەسەر ئەوانە بڕۆی ئاریەک و ئێلیەک سبسکریپشن ئەوە پارەدانی مانگانەکەیە پلەیستێشن ناومان هەیە و پلەیستێشن پلسمان هەیە کە لەگەڵ EA Play و ئەوەش پلەیستێشن پلسی مانگانەیە کە دوو یاریت پێدەدا لەسەر پلەی 4 لەسەر پلەی 5 کراوەتە سێ یاری یاریی پلەی 5 شت لە بۆ دەدا ئەوەش دیسکاونتن بەهۆی پلەیستێشن پلسی براوزیش ئەو هەموو یاریەکە تقریبان بە پێی ئەوەی کە سۆرت کریان نووسیا سۆرت بای بێست سەڵی ئەو یاریانی کە زۆرترین فرۆشیان هەیە
ئەگە هێشتا بچینە سەرەوە دەبینی سێرچمان هەیە دەتوانین لە دوو یاریەک بگەڕێین بۆ تایبەتمەندێکی زۆر خۆشیشەوەیەکەوە دەتوانی بەدەنگ لە دوی بگەڕێ بۆ نمونە ئەمن دەمەوێت بەدەنگ بگەڕێم سۆری کاتەکە دەڵێ ئەوەیە پێشەوەی بەکاربیین پێت دەڵێ ئەگەر تو دەنگی خۆت بەکاربیینی دەوانێت دەنگەکەی تو سۆنی وەری بگری تاوەکو کارەکە پێ باشتر بک بۆ تەبیعی من دەڵێم یەس سپایدەرمان مایلز مۆراڵس یەکسەر یاریەکەی پێدا بۆ یاریشکەش تاقی دەکەینەوە ئەوەی دیلێتکەین Red Dead Redemption 2 دەچی یەکجار باشە بەڕاستی ئەو گەڕانە خێرایەت تەنیا لە ڕێگەی ئەو مایکرۆفۆنی کە لەنا دەستی دوال سنسی دانرایە یاخود کۆنترۆل دوال سنسی دانرایە کە زۆر نایابە و کارەکە زۆر لە بۆ ئاسان دەکات خۆشەویستانم جگەلەوە بێگومان شتێکی دیکەشمان هەیە ئەوە ویشلیستەکەیتە کە ویشلیستت کردە یاخود چۆن دەڵێ قەت کردە حەز دەکەی بیکڕی بەروە کارتت هەیە ئەو یاریانی کە لەناو کارتەکەی خۆت داد نایەستە بۆ نە بەنیازم یاری کاڵ ئۆف دیوتی $70 بکڕم بۆ نمونە توانی کۆنفرم پەرچسی بکەی بە بیکڕی مۆڕیش پیمنت مێثۆدت هەیە سواڵەتەکەی $26 تێدا مایە ردیم کۆد دەتوانی ئەوە لێرە دەتوانی ڤیزە کارت داخل بکەیت لێرە کارتی پلەیستەیشن کارتی پارەی پلەیستەیشن داخلکەی و کۆدەی لە بازار مثلا $50 دەکڕی $30 دەکڕی سبسکریپشن ئەو پارەدانی مانگانەکەیە ترانزاکشن هیستری لێرە پێت دڵێ کە چەندت پارە سرف کردیە لەو تاریخی لە بۆ ئەو تاریخی بۆ نمونە من ئەوەی دەکەمە ستار دەیت بیکەمە 2018 تاکو ئێستا زانی چیمان دەداتێ پەرسەندا لەوانەیە ئەوانە هەم بە خۆڕایینە بۆچم کردیە $100 لێرە داخل کردیە $10 بەوەدا $100 داخل کردی ئەوانە پلەیستەیشن پلەسن مافیام کڕێ بە $40 ئەوە $20 $100 کەم داخل کردی لێرانە $100 کە لێرکوانە باوەڕ چەندم پارە سەرف کردی هاوڕێ $10 لێرە 20 50 60 20 19 $75 چەندە وەی ڕان دەژم دەکەن ئەماری ئەوی لابم ئازم لەو شتانە نییە بەڕاستی ئۆکەی ئەوە پلەیستەیشن ستۆر ئەو ڤیدیۆ درێژ دەبێت چکە دەبێت هەموو شتێکتانە بۆ باس بکەم بینە سەر ئەکسپلۆر شتێکی زۆر گرنگی تێداین تەنیا چەند هەواڵەکە دەداتێت لەسەر یاری نوێ ترێلەری نوێ لایڤ برۆدکاست ڕاستەوخۆ و پۆپولەر گەیمز کە و یاریانی خەڵکی زۆر دیکەن ئەکسپلۆرە بەخۆی ئەکسپلۆرانی گەڕانە لێرە سپایدەرمان ماز بکرد ئەو یاری نوێیەکەمانە ئێستا هاوڕێن دەمێت پێتان بڵێم کە یاریەکە چەندە بە خێرایی لۆت دەبێتن بۆ نمونە 1 2 3 ئەبدیت یاتیە ئاستا بە ئەبدێتەکە تەواوی ئۆکەی بازاری ئەبدیت تەواوی start without update اوكي بابي ابديت باوڕۆ ئەوە لە هۆم سکرینی لە بۆ ناوی یاریەکەی ئۆندەی پێداچی تەماشاکەن ئەوە هات پێشتر دەبێت بەدەقە چاوەڕێی بەدەقە ئێستا لە ناو دەچنە سەیف فایلەکەی ئۆکەی ئەوە سەیف فایلەکەیە با بڕۆ 1 2 3 یعنی ئەمن چەند جارێک عەمەل لێم کردێ کەچی هێشتا سوپرایز دەبم کە ئەو یاریە چەندە خێمشە هاوڕێیان 60 فریم 4K 60 فریم ئێستا 60 فریم بەزم 60 فریم چەند نەرمە هاوڕێیان یەک دیڵەی نییە ئەوان بێگوانە مۆدی پەرفۆرمەنس یاری دەکەم ئەو یاریە زۆر بە جوانی خۆت پلەیستەیشن 5 پیشان دەدا دەگومان ئەمە ناتیمە گەیم پڵەی بکەین بەڵام هیم تێگەیشتم دەتوانم دوگمێ پلەیستەیشن داگرم دەیخوانە لێرە پرۆگرێسەکە دەداتی ئەو کارتانە کە هەندێککە دێمە سەری زیاتر دەڵێ ترۆفیت دووەرگرتیە و چێل خەڵکی لە چێ مەرحەلەکی نام معلوماتەکەت پێ ئەگە بێت و یەک جات بێ خوارێش توانی بێ هۆم سکرین ئەوە سویچەرە ئەو سویچەرە هاوڕێیان ئێستا زیاتر دەینە سەرەویش بەڵام ئەو سویچەرە تقریبان بەس بە دومچای خۆم زارەتان لابە ئەو سویچەرە
تقریبا وەکو کویک ڕزیومی ئێکسبۆکسە بەڵام زۆر سەریع نییە وەکووی بەڵام تقریبا وەکوێ مەسەن لەو یاری دەتوانین بتە یاریەکی دیکە بەڵام ئێکسبۆکس یاریەکەی دیکەی پاوز کردیە اینجا دەستە ناوی خێرەیە بەڵام لێرە تقریبا سپایدەرمانی دادەخە دەستە ناو یاریەکی دیکە کە خێرەیە بەڵام بەقەدەر ئێکسبۆکس خێرانیە ئیشاڵڵا داهاتوو داواکارم سۆنی ئەو شتە زیاد بکە نۆتیفیکیشنمان هەیە نۆتیفیکیشن چیە هەر یاریەک مەسەلەن دەرم هەر یاری هەر نامەیەک یاخود داوڵۆندە شتەکە هەبیتن دەکوانە پێت دەڵێتن دونا دەستۆر بتێ دەتوانین دای بخەی هیچ نامەیەک شتەکەت بۆنێ ئەوە من وەدەکەم بەردەوام گەیم بیس ئەوە ئەو هاوڕێیانەیەکەوە لە خەتن میوزیکت هەیە دەتوانانی میوزیک لە بۆ خۆت پڵیکەی کە من مثلا سپۆتیفای مثلا پێت دەڵێ ئەو یاری تازە گەمت پێکرد سپایدەرمان مایلز مۆراڵس لە سپۆتیفای هەیە دەتوانین گوێ ڕابگریتی ئەسلم ئەکاونتی سپۆتیفایم کۆنێکتی پلەیستەیشن ئەوەکەمە پلەیستەیشن ناوەکەم پلەیستەیشنەکەی خۆمە بەڵام هێشتا ئاکتیڤ نەکردی هەردووچی پێکەوە مەسەن ئەو هەم پلەیلیستەکانی خۆمە لە ناوتی سپۆتیفای کە بەیانیان لە خەڵ دەستم دۆزار بە پلەیستەیشنی سپۆتیفای پێ دەکەم لەگەڵ مۆبایلی کۆنێکە دەکەم تام گورانی خۆش پێکەم سەرنجاشە ئەوە داوڵۆند و ئەپلۆدەکەست دلم مایلز ئەپدێتی نوێی مایلز مۆراڵسی بەردەستە دەتوانی ئینستۆڵی بکەی مەسەلەن با دڵێن دیڤیژن چاوەکەم هەموو خەتنەوە خاو بووە ئەوە دەتوانی کانسڵ و کانسڵ پاوز ready to install update now ئەوڕیان لەولایەن لە داوڵۆند و ئەپدێتی لێرە داوڵۆندی یاریەکانە ئیرۆر ئەگە ئیرۆڕک بدە کەشتش زۆر باشە زیادیان کردیە ئەپلۆدت هەیە لۆدی ئیرۆریش هەیە ئۆکەی ئێستا سپایدەرمان مایلز مۆراڵس تەقریبا ئەپدێتە نوێیەکەی تەواوە update now ئەو installing update file وێنەکەشی زۆر ناوازەیە چی ڕاتەوا بوو پێشتر دەبایە لە بەلاکین 5 دقیق چاوەڕێ بکەیت تا دووبارە فایلەکان ئەپگرێت دەبەوە کە هەزارش سەرنجا کێشە ئەوڕیانەگە بێت و دووجار یەک دوو بەس دەست لە سەبێڵیەوە بێتەوە هۆم سکرینی وەکو پێشتر مەسەن دووجار دابگری ئەوە دێتن بەڵام ئەگەر یەک دوو ئەبا ناو یاریەکەی بە جوانتر پێتان نیشاندەم پێشتر یەک جارت دادەگرت داهاتەوە هۆم سکرین ئێستا هۆ نایەتە هۆم سکرینی دەبی دووجار داگرێت یەک دوو بێتەوە هۆم سکرینی ئۆکێ بینە سەر پلەیستەیشن پڵاس تقریبان ئەوەی خوارەوە بزانم شتە چیوامان ساوندت هەیە دەتوانی ئاوتپوت دیڤایسەکە لێرە کۆنترۆلەری سپیکەری کۆنترۆلەر دەستکاری بکەیت چات باڵانس ئەگە بێت لەگە خەڵکی قسە بکەیت دەنجی کەمە زیاتر بی یان دەنجی خەڵکی زیاتر بی ئەگە میوزیکت پێکردی دەتوانی دەستکاری بکەیت ڤیدیۆش پێکردی دەتوانی دەنجێکی دەستکاری بکەیت مایکت هەیە دەتوانی ئایا مایک وایرلەس کۆنترۆلەکە مایکت کار بکەیت یان هەرچەند لێرەش دەتوانی کۆنترۆلی بکەیت مەسەلەن ئێستا ئەوە ژانمەوە ئەوەش دێبەوە میوتی بکەیت یاخود ئەجەست لێڤڵی بکەیت باو ڕێز و خۆشەویستیم منە ئاکسسەریەکانمان تەنیا وایرس کۆنترۆلەکەمان لەگەرەوە ڕابتە ئەوە لەگەر هێدفۆنی پلەیستەیشنەکەم لەگەر مایکی خۆم ڕابتە ئێستا حالیان بۆ پیشان نادا هەروە ئەکاونتەکەت هەیە کە ئێستا بە ئۆفلاینم نامێ خۆم وڵڵاهی کەم قەت 160 ترۆفیم لەو ئەکاونتی 560 ترۆفیم هەیە تویچ یوزەریش تێ لۆگاوتشت هەیە دەتوانین لێرە لۆگاوت بکەیت پاوەر بەتن تێ دەتوانین بسیێ ڕێست مۆدی کە ئەتارەکەی ناکوژێن تقریبا لە دیکاتە مۆدەکی خەوتو داوڵۆند وشت هە بەردامە لە باگراوند بەڵام پاوەرێکی ژر سەرف ناکە و لە باگراوند تەقریبا کارەکان دەکات ئەوش کوژانەوە یەکجاریە ئەوە ڕێستارتە ئەو هەمووی لە ڕێگەی تقریبا سایت بارەکەی خوارەیە ئۆکێ ئەوەش تێگەیشتین هونیە بێرە سەر پلەیستەیشن پڵەسی هاوڕێ نەگە بێت و پلەیستەیشن 5 بکڕی پلەیستەیشن پڵەس دەبی پلەیستەیشن کۆلێکشن وەردەگری بابی کەینە بزانین چی تێدایە من دوێنێشە هەموو یاریەکانم وەرگرت ببورین بۆ نمونە ئەو یاریانە ناو پلەیستەیشن پڵەس کۆلێکشن هەیە ڕاژ باندی کیوتە یاد و ڤوارە مۆرتال کۆمبات 10 فاڵاوت 4 فاینەڵ فانتەسی نوێیە نوێنی ینی ئەویت کێ ڕۆیاڵ دیشنی 15 چاردێش چی وایە وەروە مۆنستەر هەنتەر ریزدن ئیڤڵ پێرسۆنا 5 باتڵفیلد 1 دە لاست گاردیان
باتمان ئارکم نایت، ئەنچارتد 4، دیترۆیت، دەیز گۆن، کاڵ ئۆف دیوتی بلاک ئۆپس 3، هەروەها ئینفەیمەس سێکەند سان، ئەنتل دۆن، بلادبۆرن، دە لاست ئۆف ئەس بەش یەکەم بەشی ڕیماستەر، وەروە ڕاچێت ئەند کلانکی یەکەم. ئەوانە هەموو بەلاش وەردەگری ئەگەر بێت و پلەیستێشن پڵەس تەبلیسە پلەیستێشن 5 زۆر نایابە. هەروەها پلەیستێشن پڵەسیش یەک یاری پلەیستێشن 5 پێدەدا. لەسەرەوە بەشی گەیمست هەیە، ئەو هەموو یاریەکانە. ئێستا ئەپەکان لێرە زۆر نیشان نابە. ئەپەکانی دیکە مەسەلەن ئەپی میدیایە و یوتیوب و ئەوانە هات ئێرە، نێتفلیکس، یوتیوب یاخود دەتوانی تیڤی و ئەوانە ئەپی دیکە داڵۆن بکەی. بۆ نمونە من نێتفلیکسم هەیە، ئەکتیڤی یوزەرێکی باشم، یعنی یوزەرم هەیە. ئێستا ئەپڵ تیڤیش بڵاو کرایتەوە، بەشی باشە جیان کردەوە، پێشتر هەموو لە ناویەک بوو، ئێستا تۆ خاوێنترە. بێمە سەر گەیم لایبرەری. لێرە هەموو یاریەکانت نیشان دەدا کە هەیتت یۆر کۆلێکشن بە کامل، ئەوەی داوڵۆندت کردیە، ئینستۆڵت کردیە، یاخود ئینستۆڵ نەکردێت، داوڵۆندت نەکردی، یاخود بە دیسکی زارێک تاقی کردیتەوە. بۆ منە ئەساس کرید ڤالهاڵام بە دیسک تاقی کردیتەوە، فری لەسەر چووکە یاریەکەم نییە. سپایدەرمان مایلز مۆرالس، ئەسپایدەرمانی یەکەم بەشەی ڕیماستەرم هەیە لەگەڵ مایلز مۆرالسی کڕیتم، بەڵام داوڵۆندم نەکرێت، بۆی نیشانەی داوڵۆندی لەسەر توانین داوڵۆند کرد. ئێستا ئەوە ئینستۆڵە، ئەوانە بە شێوەی دیسکەکەم بۆ ئەوەم دەبی داوڵۆندی بکەم ئەگە بمەوێ. فۆرتنایتم نییە، کراش باندیکوت فۆرم ئینستۆڵ لەسەر هاردراوی. ئەوە ئینستۆڵت تەنیا ئەو یاریانی لە ناو SSD پلەیستێشن 4ەکەی دامنەیە، سپایدەرمانە، گۆست ئۆف سوشیمایە لەگە ئاسترۆ پلەی ڕوومی. پلەیستێشن پڵاس ئەو یاریانی لە ڕێگەی پلەیستێشن پڵاسی وەرم گرتیە، ئەوانە و مەجموعانە کۆلێکشنەکەی و دەیان یاری دیکەش. پلەیستێشن ناوم نییە و قەت بەکارم نینایە، بۆی ئەگەر بمێ سەبسکرایب بکەم دەتوانم پلەیستێشن ناویش بەکاربینە. ئۆکێ هاوڕێیان، بینە سەر سێرچی. لە سێرچی دەتوانین سێرچی هەموو شتێکی بکەین. بۆ نمونە من حەز دەکەم سێرچی ئەو جارە فیلمەکی بکەین، هاری پۆتەر موڤیز. ئەمشاکەین سێرچی فیلمەکانی هاری پۆتەری پێداین، کە شتێکی زۆر دەنجڕاکێشە. سێتینگ. ئۆکێ، یوزەر گایدلاین، ئەوە پێت دەڵێت چۆن پلەیستێشن 5ەکەت بەکاردێنی، کە ما پێتان دەڵێم. ئۆکێ، ئەکسیبیلیتی. لە ئەکسیبیلیتی دیسپلەیت هەیە، دەتوانین ڕەنگەکان عکس بکەیتەوە. کەڵە کۆڕێکشنت هەیە، دەتوانین دەستکاری ڕەنگ بکەیت، بیکەی ڕەشسپی و ئەوانە. پێم وایە قەت دەستکاری ئەوشتانە مەکەن. تێکست سایز توانی گەورەی بکەیت، ڤێری لارج بکەیت، ئەوها دەبیتن، بەڵام دایما نۆرمال ئەبینی. ئەمن حەز دەکەم دایما بە تێکستی بۆڵد، چونکە چاوم تۆزێک زەعیفە، حەز دەکەم تێکستەکەم بۆڵد بیتن. ئای کۆنتراست ئەوە تقریباً دەستکاریەکی ڕەنجی دەکاتن، تۆزێک تۆختری دەکات لە حەزبی خۆی. ئۆتۆ سکرۆل سپید مەقسەدی ئەوەیە، ئەبی یان نەبی، نۆرمال بی یاخود سلۆ بی یان زۆر پیشانمان دەدا کە تێکەسە مەسەبری دەڕەوە. سلۆ، فاست، very fast، با نۆرمال بی. reduce motion effects script movement. ئەوە reduce motion چیە؟ ئەو حرەکەی کەوا دەیکەم دەتوانێت کەمی دەکاتەوە، بەڵام زۆر نامێت دەستکاری ئەو شتانە بکەم. سکرین ریدەر ئەگەر دای بگرم هەر شتێک کە دێمە سەری دەنگەکی ئینگلیزی لە بۆم دەخینتەوە، ئەوشمان ناوێتن. کۆنترۆلەر، ئەوە دەستکاری کۆنترۆلەرەکەی خۆت دەکەی. بۆ نمونە ڤایبریشن ئەس دەکا سترۆنگ بی، میدیەم بی، ویک بی، ئەمن دەبێت سترۆنگ بی، ستانداردە. ریگەر ئەوە ئاڕێک و ئاردووەکەیە، ئاڕێک و ئێڵدووەکەیە چەندە قورس بی، چکە لە کاتی یاریکردن قورس بووە وەکو پێشتر نیە، هەزەی تێدایە پێدەن ئەدات و تریگەر دادەگری دێتەوە. ئەوش با سترۆنگ بیتن، دەتوانانی کەمتریکە ئەگەر لۆ یاری ئۆنلاین مەسەلەن حەز دەکەی زۆر ئەوە نەبی، ناتێت زۆر ئیزعاج بی. پرێس ئەند هۆڵد دیڵەی، ئەوەش داگرتنی ئەوەش دەتێت نۆرمال بی یان زۆری پێ بچێتەوە وەکو دای دەگری دەوێتە هۆم سکرینەوەانە نۆرمالی هەڵدەبژێرین. کلۆز کاپشن، ئەوە لە بۆ پلەیکردنی ڤیدیۆ و فیلم و شتانەیە زیاتر دەتەوێت show closed caption when playing videos. You can adjust setting for okay من بۆی نییە. تا دیسکریپشن ئەگەر تێ چاتی بکەیت بە چ دەنگێک چات تەرتیبات، ئەوەش مهم نییە، سکایشتانە زۆر مەکە. نێتوەرک تەیە عینێک وەکو پلەیستێشن 4 من بە شێوەی وایر کۆنێکتم کردیان، نووسرایە وایرلان کۆنێکتد، ڕێت کۆنێکشن تەوا، پلەیستێشن ساینیش تەوا، view connection signed، آیپەکەن با نەبین باشە. تستی دەکەی، توانین ئینتەرنێتەکەی خۆشت تستکەی، بەڵام من تستی ناکەم چکە نامێ آیپەکەی من ببینن بە تاوەری بردنەوە. کۆنێکت تو ئینتەرنێت تا توانین لێرەش ئینتەرنێتی وایفای ئەو شتانە دەگیر بکەین. ئەکاونتە یوزەر ئەکاونتەکەم نامێ ببینم، پرایڤەسیش نامێ ببینن، داوا لێبردن دەکەم، بەیەکێک هاکم ناکە، بەڵام تەقمەچ پلەیستێشن 4.
فامily parent control لێرە دەتوانانی ئەگەر بە تو باوکەچی دەتوێت کۆنسۆڵەکەت ڕستریکشن کە ناتوێت منداڵەکەت هەموو یاری چ بکە لێرە توانی کۆدەک دابنی بە تەرتیبات لە پلەی چواری ژەوشتە هەیە فاملی مانیجمنتیش تقریبان هەر هەمان بابەت لە خۆ دەگریتن سیستەممان هەیە سۆفتوێر سیستەم ئەوە پێ دەڵێت ئاخی ڤێژنی کۆنسۆڵەکەت چییە و چۆن داتا ترانسفێر دەکەی لە مثلا ئەمە دوێنێ شەوت داتایەکانی خۆم لە پلەیستەیشن 4ەکەم گواسۆسە پلەیستەیشن 5 لە ڕێگەی بەکارهێنانی وایفای دەتوانانی بە کێبلیش بیکەی ئەلەو ڕێگایە دێ سێتینگ دێ سیستەم دێ داتا ترانسفەر ئێستا من دای ناگرم بەڵام ئەگەر دای بگری داوا دەکە پلەی 4ەکەت پێ بکەی هەمان وایفای لەسەر بی لێرە تەن ئێکسەر دای دەگری دێتم پێشت نابێت HDMI تەیە ئەو enable HDCP ئەگەر بێت و ئەوەی پێ بکەی هەر گۆرانی میوزیکێک لە باگراوت پلی بیتن ناستە ناو کاپچەر کاردی لە بۆ ڕیکۆردکردنی بۆ نمونە من دەمەکانی کەوت چێشم هەوو لە بیرم کرد ئەوەی دابگرم ڤیدیۆیەکەیم لەسەر کۆمپیوتەری پیشان نێدەتە ئەو پەخشەی ئێستای پلەیستەیشنەکەم ئەگە پێی بکەی ئەگە بیکوژێنیەوە شاین دەدا بەڵام بەرنامەکانی وەکو سپۆتیفای و یوتیوب میوزیک و ئانە ئیش ناکە ئێستا حال لەسەر پلەیستەیشن 4ەکەم چکە کۆپیڕایتی دێت سەرێ ئەو کارەیە لانگویج ئینگلیزیمان دەوێتن دیت تایم ئەوە ڕۆژ مانگ و ساڵ و شتانەیە بەڵام ئەمن حەزم لێ تایم فۆرماتەکەم دایم 24 ساعتی بیتن ریمۆت پلی دەتوانانی لە ڕێگەی پلەی 4ەکەت یاری پلەی 5 بکەی چۆن دەبی هەردووچیان سێک کۆنێکشن بن بە شێوەی ستریم دەگواستەوە ئەوە زیاتر ئێستا دێمەستەری پاوەر سەیڤینگیش هەر هەماشتە لەگەڵ پلەی 4ەکەت دەتوانی وا بکەیتەوە کەنج نەویستە ڕێستمۆدی یان خۆ لە ڕێستمۆدی چەندی پاوەر سەیڤ بکە وێب براوزەریش ئەڵاو کوکیس نەو enable javascript yes دەڵێت کوکیس هەرچەندە نووسراوە وێب براوزەر بەڵام ئەنگۆنای بینن با پێتان بڵێم بە براوزەرەکە چۆنە ئەوێ براوزەرەکە یاوڕێیان کەچی براوزەریشی بەخۆی تێدانە دنیا دەبی لە ڕێگەی تویتەریەوە بچێت ناوی کە ئەزم نوویشی ڕێگەی پلەیستەیشن ئۆکەی بینە سە ستۆرێج خۆی کۆنسۆڵەکە 667 گیگابایت بەردەستە کە 825 گیگابایتە 200 گیگابایت سیستەم دەیبە ئەمن بە 85 گیگای گەیمەمدانەیە سیڤ داتا 4 گیگام هەیە داتایەکانی سیڤ فایلۆ شتانەیە 25 گیگاش ئەدەر بردیتی کە نازانم چییە ئۆکێ ئەوە ئەو گەیم و شتانەیە کە ئێستا مەسەلەن ئەوە ئەم شتانەیە کە لە ناو پلەیستەیشنەکەم دەندن سپایدەرمان وەکە 30 گیگای تقریبا Tsushima 4 گیگای ئەوانەش سیڤ فایل و ئەپن و میدی هاوڕیان لێکوانەتوانی ئەوەش هارد درایڤەکەی کە لێمدایە ئەویان ئەوچیان هارد درایڤ بەکارمێنێ ئەو هارد درایڤ 4 تێڕایەکەی بەکارمێنێت کوی دانیش کەشم هەیە ئەویان تقریبا با 2 تێرا و 18 گیگای گەیمی تێدایە لێرە دەتوانین تەماشای بکەیت چی یاریەکم دانازم بایۆشاک و یاریەکان پلەی 4 هەم زۆر بێ لێرە دانایە دەبینن ئەزمەکانشی دیارە بۆیە باشترین شت سۆنیش بۆ دەڵێت یاریەکانی پلەی 4تان لەسەر ئەو هارد درایڤانە بەکاربینن تاوەکو ستۆریجی SSDەکەی پلەیستەیشن 5 تەنیا بۆ یاریە نەبی بۆ پلەیستەیشن 5 بیتن ئەمش تقریبا هەروان کردیم ئۆکێ بینە سەر ساوندی چمان هەیە مایکرۆفۆن و کنترۆلەر ئینپوتەکەت بەڵێ ئەگەم قسەکەم لێرە قسەی دەکەم لەگەر هاوڕێیەک کەسەکەم ئەجەستەکەشمان بینی چۆن بەرزنزمی دەکەی مایکرۆفۆن ستارت ویل لاگدین بەڵێ دەرێ کاتەکە دێ ناو یاریکردن دەتەوێت ئیش بکە بەڵێ ئۆدیۆ ئاوتپوت من لە ڕێگەی HDMI دەنگجی پلەیستەیشنەکەم دێتە دەرێستا حالیا دەتوانانی ئەگە بێت و ساوند بارت هەبی یاخۆ سپیکەرت هەبی ساوند سیستەم دەماڵەوە هەبی دەتوانانی لێکوانە بیگۆڕی ئۆتۆماتیکلی بڵێ و لێکوانەش دەتوانی هەڵدەبژێری دەنگکە لە شوێ بێتن TV بێن TV پلەیەر یان ساوند بار بێتن بە خۆت هەڵی بژێری ڤالیۆمیش ئەوە ڕێژەی دەرچوونی دەنگە سکرین ئان ڤیدیۆ لێرە ئاوتپوتەکەی هەڵدەبژێری بەخۆی بێگومان پلەیستەیشن 4 دەتوانی PS5 دەتوانی بە کوواڵیتی 4K پەخش بکە بەڵام چکە مێستا لە کۆمپیوتەر ڕەبتم کردێ کۆمپیوتەرەکەم تەوان 4K ڕکۆرد ناکە فەزار وەشتەیە بۆیە ئەگەنا لەسەر TV 4K یەکەم بە 4K پیشان دەداتن وەرداهاتوو سۆنی وعدیدایە لە چەند ئەپدەیتی داهاتوو بە 8Kیش پەخشی دەکاتن ئەوەیان زۆر زۆر گرینگە هاوڕێن ئەگەر بێتوم ئەوە ترانسفەر ڕیتە ئەگەر تەلەڤیزۆنەکەت زانیت پلەی 4ەکەت پێدەچێت ڕەشی دێ و دەڕوا مەسەن شتەچی لە بابەتەی بوو ئەوهای دەکرد دیکە سالب 1 یان سالب 2 ئەو کێشەی چارەسەرێکە زۆر خەڵک ئەو کێشەی هەیە نازانێت تۆ چارەسەری بکە ئەوە HDR بێگومان ئێستا من ئۆفم کردی لە بۆ ڕیکۆردی و ڤیدیۆی چکە ڤیدیۆی HDR ناتوانم من لە یوتیوبی دابینێم بۆیە ئۆفم کردیان بەڵام HDRش کوالەتی ڕەنگ زۆر بەرز دەکاتەوە ڕەنگی زیاتر دەخاتە ناو ڤیدیۆیەکەی ئەگەر تەلەڤیزۆنەکە سەپۆرت دەکات بێگومان وای دابینێت لە پاش چەند دقەی سکرینەکەت تۆزە کاڵبتەوە من دیکە من دۆندیم
باخۆیەوە نەکە بە هەریش بکە تەنە پارێکمان پێدایە ئەوەش لە بۆ بلوڕەیە کاتە کە سەری فیلمە شتێک دەکەی کە مهمیە لە ئەمە باسی ناکە بێنە سەر ئەکسسەریەکان ئەکسسەریز جەنەڕاڵ ئەوە بلوتوثە وایرلس کنترۆلەکەمان تۆرن ئۆف تەیە تۆرن ئۆف بلوتوث تەیە من دەمێ با پێ بچێشەمانە کنترۆلەر ئەوەش هەر هەمان شتە ئەوی تازە هاتینە سەری میدیا ریمۆت ئەوە جیهازەکەیە دەتوانین دەنجی پێ بەرزکەوە کۆنترۆلەکەیە تەقریبا کۆنترۆلێکی وایە خاص بۆ پلەیستەیشنە لەوانەیە بینیوتانە یاخود ئەگە بێت و کیبۆرد و ماوسیش بەکار بینی لە بۆ یاری تاقیکاریەکان لێشتوانی دایان بنی ئەوەش کامیری ئەگە بێت و پلەیستەیشن کامێرەتە بێت دەتوانی دای بنێ ئەوەش هاوڕێیان سیڤت داتا ئەوەش ئەوەکانە مەرحەلەکان لە چ مەرحەلەکی لە یاریەکان ئەوشتانە یان داتای یاریەکانی خۆتە لێ دەتوانی لەسەر کۆنسۆلەکە سێویکی یاخود لە کلاود ستۆرێج لە ناو پلەیستەیشن پڵاسەکەت کە بزگیان 50 گیگا 100 گیگا چیوات هەیە 200 گیگا گەیم پریسێت ئێرە زۆر زەمیمە دەمێتانی باسکەم هاوڕێیان لە گەیم پریسێتی دەتوانی لە دیفیکڵتی هەر یاریەکە دەست پێ دەکەی بەخۆی پلەیستەیشن 5 عقلی ئیش بکاتن مەسەن دەمێت لەسەر نۆرمالی بێ دۆ نمونە هەر یاریەکە دەست پێ دەکەم بەخۆی دیفیکڵتەکە دەبتە نۆرمال یاخود دەتەوێت بیکێ ئیزی بە ئیزی گەمەی دەکە یاخودێکی گەیم دیفۆڵت یاریەکە تەڵبژێری زۆر مهمە من گریتمە گەیم دیفۆڵت بە هەندێک یاری دیکەمە ئیزی هەندێک یاری نۆرمال هەندێک یاری هارد حەزمێ بۆ ئێوەمدانە بەڵام ئەوەیان زۆر مهمە ئەگەر بێت بە پرفۆرمانس ئەو پرفۆرمانس یاخۆ ڕێزولوشنە مەسەن یاریێکی وەکو گادۆڤاری دوو مۆدی هەیە ڕێزولوشنی هەیە کە کواڵیتی بەرزە گرافیکی جوانە بەڵام 30 فرێمە پرفۆرمانس گرافیک و کواڵیتێکی هەر جوانە بەڵام تۆزە ڕێی ترێسینگ و کەم دەکاتەوە ئەو لە ئەولا کەم دەکاتەوە کاتە 6 فریم بەردەوام من دایمەن هەموو کاتێک فریم ڕێتی هەڵدەبژێرم کواڵیتی یاری بۆیە پرفۆرمانس هەڵدەبژێرم هەموو یاریەکان 6 فرێمی تەواو پێدەدا first person view game default ئەوانە دەستکاری نەکەی باشەوە یاریەکان خۆیان هەڵبژێرن third person ئەوانە دەستکاری بکەی سبتایتڵیش دیسپلی بەڵێ هەموو کاتێک سبتایتڵ با پێ بیتن same as console دەنگەکەش بە من ئینگلیزیە بۆ کۆنسۆلەکەشم ئینگلیزی بە ئینگلیزی بێ ئۆتۆماتیک داوڵۆن دەری دەتەوێت پلەیستەیشنەکە ڕاستە خۆشتەکان داوڵۆن بکە بۆ ئەپدەیتە یاخود لە کاتە ڕێستمۆدی شتەکان ئینستۆڵ کە لە باگراوند بەڵێ بابی کاتن سپۆیلر وەرنینگ بۆ چاتی لەگەڵ برادریش خۆت دەکەی ئەو لە مەرحەلەکەی زۆر لە پێشە ئەگە بێت و ئەو سکرینشۆتی یاریەکەی خۆیت لە بۆ بنێریتن ئەگە بێت و ئەوە پێبیتن سۆنی یەکسەر سکرینشۆتەکەی بلەر دەکاتن و بیت سپۆیلەر نەبی یاریەکە لێت بەڵام ئەوە لە هەموو یاریشی بەشە داناندرێ ئەوە دەبی دیڤڵۆپەرەکان پەرەپێدەری ئەو یاریانە سپۆیلەرەکان دروست بکە ئەمریکاکە بە پلەیستەیشنی برێن ئەوانە سپۆیلەرن بە گەیمەران بڵێ سپۆیلەرن بۆیە زارتانیای هەندێک یاری فەرست پارتی ئەو شتیان وەگرتیە کەشتەی زۆر مهمە ئەوەش گەیم ستاریش هیچ نییە نۆتیفیکیشنیش هاوڕێیان ئەوە هەر تەقنەوەکو و سایت بارەکەکە باسم کرد زۆر مهمیە ئا نۆتیفیکیشن لە بۆ بێ یاخود دەنوێ پریڤیوەکەی پیشان دەیان نا دیسپلی تایمەکەت پیشان دە یاخود ئاین چەند ببینێتەوە وە پێت بڵێ کەکەینی هاوڕێکە دەستە ئۆنلاین دەبی یاخود ناوە ئەوەش لێرەش ترۆفیەکان پیشان دەدەێ ئایا دەتەوێ لە کاتی چێن دەڵێ دەستکەوتنی ترۆفی شوێنێکت بەجێهێشتیان دەتوانی بە ڤیدیۆیەک تەماشا بکەیت چۆن ئەو ترۆفیە وەردەگری لێکوانە دەتوانی شۆپاپیدا بگری یاخود دوورنی ڤیدیۆی دابگری پێت پیشان دەداتن ئەوەش هەندێک معلوماتە لەسەر نۆتیفیکیشنەکان کاپچەر ئەم برۆدکاست ئەوەش ئاخیرە ئەوە ڕیکۆردکردنی سکرینی یاخود پێڵێ سکرین شۆت و ڤیدیۆ ڕیکۆردی ئی خۆتی کە بە کواڵەتی 4K 60 فریم ڕیکۆرد دەکاتن کاپچەر لێکوانە توانی هەڵی بژێری ستاندارد بی و لەنگتەکەش چەند بی سی چرکە دەمەنێت ئەوە ئیچە فقط فۆ کریێت بەت ئاوت ئۆکێ سی چرکی دەتوانێت ڕیکۆردکەی 3 دقیقە ڕیکۆردی 5 دقیقە ڕیکۆردی 5 دقیقە ڕیکۆردکەی 3 دقیقە بەسەوە بەڕێی من لە بۆ من دائما 3 دقیقە ڤیدیۆ باشە ستاندارد ئیزی سکرینشۆت ئیزی ڤیدیۆ کلیپ دەرێک کاتە دوگمەی شێری دادەگری 3 دقیقە ڕیکۆرد دەکاتن و بە ستانداردیش بیتن خۆم هەڵی بژێرم ئایا سکرینشۆت کە یاخود ڤیدیۆی ڕیکۆرد بکە بین فۆرمات بە JPG یاخود PNG بێگومان PNG باشتر کواڵەتی بەرزترە ڤیدیۆ فۆرماتیش ریتمە MP4 دەنجی ئێرە ڕیکۆرد بکە مایکرۆفۆن یاخودنا من نامەوێ برۆدکاستیش ئەوەش لە بۆ پەخشی یاریە بەشی ڕاستەوخۆ 1960 فریم دەتوانی ئەو دەنگی تێدا بیاننا کامیری تێدا بیاننا یاخود ئۆڤەرلەی بە خۆت هەڵی بژێری ئەو ئۆڤەرلێ مەسەرەن ئەو چوارچێوەی دایبنی لە چێندە پیشانیدا لە چێندە ڕۆشتانە بەڵام دەبی کامێرێت کۆنێکە دیازە دەتوانی هەڵی بژێری ئەوش ترۆفیە
پلەیستەیشن خۆی سیستەمێکی هەیە کاتێک کە ترۆفێکی نوێ وەردەگری خۆی بای پازترکی وەرگرتنی ترۆفیەکە دەکاتە ڤیدیۆیەک بۆی دەتەوێت بیکێ من نامێ بیکەم نامێ سیستەمەکەم SSDەکەم زوو لێ پڕکاتەوە بەڵام ئەگەر حەز دەکەی دەتوانیم ترۆفێکی قڕس وەرگرتی ئەوشتە ئەوەش سێتینگ بوو ئەکاونت هەرچەندەم ناتوانم ئەکاونتی خۆمتان پێ بشاندەم زۆر لەبەرەوەی هەموو شتەکانی خۆم چ لێ بەڵام ئۆڤەرڤیو ئەو لێکوانە ئەم دووسێ ئەکاونتم هەیە ئەو یەکە لە ئەکاونتە ینی سەرچەکانی خۆم کە ڕۆژان بەکاری بێنم ئەوە ترۆفیەکانمە 680 ترۆفیم هەیە لەو ئەکاونتەی لێکوانە زۆر نییە بەڵام زیاترە و گەیمز چەند گەیمسمان هەیە ئەوە پێت دەڵێم مەسەلەن ئەوە 90 ساعت ئەو یاریم کردیام Fall Guys 12 ساعت یاریم کردیام ئەوە 6 ساعت گەم کردیە ئەوە 133 ساعت یاری باتڵفیلدم کردی گۆست شیمام چەند کردیە 19 ساعت ڤالهاڵا لەسەر پلەیستەیشن 5 10 ساعت گەم کردیە ئەوە پلەیساری هەندێکیان پیشان دەدات ئەوە لەسەر پلەیستەیشن مام تێکرد بوو Cold War ئەوە less than 1 hour هەموو تێکەڵ کردی تقریبا هەشتاهەش ڕۆژ پێشێستا کاتێک کە ڕێدەدەم کردی 123 ساعت یاریم کردیەوە ئێستاەوە غەڵەتەوە بزانم باڵفە 1 ساعت گەم نەکردیام پرۆگرێسم ستابیستوە باڵفە 5 تقریبا ساعت گەم کردیش ئۆکێ لێرە ئەوە گەیمەکان ئەو گەیمانێکە هەیتماوەکو باسم کرد فرێندز ئەو هاوڕێیانەی کە هەیتم کە یەک تەنە برادرم هەیە بەس هەموو قبول نەکردیانی ئادم زۆر لەواتی هەموو قبول نەکردیان ئۆنلاین ستاتیش ئیدیت پرۆفایل دەستکاری بکەین پرایڤسی سێتینگ کە ناویکەینە ئۆکێ ئەوەش ساعتە لەولایە و تقریبا هاوڕێیان شتێکی وامان نەما ئەوەی تاکەشت کە مایە باسیکەین دەمی کارتەکان ئەو کارتانە هێشتا زۆر زانیاری نوێ لەسەر زانیاری لەسەر نازانین لەبەرەوەی بەپێی تێپەڕبوونی کات ئەو کارتانە ئیسفادەیان هەیە بۆ منە ئەو کارتانەیەکەچیان لەوانەیە ببتە ترۆفی چۆنێتی وەرگرتنی ترۆفیە ئەو برۆنز ترۆفی لە یاری سپادەرمانی درێ سماشین تو 15 breakable با بیبینی نەگۆش درێ کارتێکی بکەینەوە دەڵێ 15 ئۆبجێکتیڤی breakable ئەو شتانێک کە تێک دەشتێن 15 شتی وا تێک بشتێنە لە شەقامی ڕهینۆ لە کات لە شوێ لە نزیک شۆپی مۆڵەکەی ئەو مۆڵەکەی وێندەر دەتوانی ترۆفیەک بەرزبین مەسەن پێت دەڵێ واروا زۆر لە ترۆفی هەندێک ڤیدیۆ کلیپی ئەو کەسانت پێ پیشاندە کە یاریەکەیان کردیان بۆی جارێ زۆر گرنگ نییە چمە باسم نەکردبی وە بزانم هاوڕێیان زۆر بە شتەکانیشم باس کرد شتێکی وانەمە ئۆکێ خۆشەویستانم هەموو شتەکان تقریبا زۆری باس کرد ئەگە زانیاری دیکەشم بەدەستکەت بێگومان لەوەی ئەکید بن لە ڤیدیۆی داهاتوو ئەوانە زیاتر باسی دەکەم بۆتان ڕێز خۆشەویستم بە هەمووتان چاوی یەکە بەیەکە تا ماز دەکەم هیوادارم سوود لەو ڤیدیۆی وەرگرن داموچێکی لێ وەرگرن و بێگومان دەست پێ دەکەم بە گەیمپڵی یاریەکانیش یاریەکانی God of War Red Dead Redemption Spider-Man و ئەوانە گەیمپڵی تەواونا بەڵام تاقیکردنەوەیان و کوواڵیتی ئەو شتانەیانە سەر پلەیستەیشن 5 چۆن نییە هەمووتان بۆ باز دەکەم تا ڤیدیۆی داهاتوو واتان لەگەڵ وەزۆر هاوڕێ نووسیبیان ژی ئایا پلەیستەیشن 5ەکەت کڕیە یاخود هیناوتە نەخێر من کڕیومە یعنی خۆمە تەواو پارە پێدایە و بێگومان ڤیدیۆی جوانتان بۆ دروست دەکەم ڕێز خۆشەویستم قوڵکەن ئیشاڵڵا نەخشە لە هەر هەموو کوردێک دەبی گەیمەرێک دەبیتن لە کوردستانیەک دەبیتن حەز دەکەی ئەو پلەیستەیشن 5 بکڕین ئیشاڵڵا بەدەستان دەکەی تا ڤیدیۆی داهاتوو ڕێز خۆشەویستم قوڵکەن چاوتان ماز دەکەم واتان لەگەڵ